وەقسەکەنی زیاتر لە بارەی پرۆژە یاسای بودجە و پشتیارێمی کوردستان و گفتوگۆکانی هەولێر و بەختاش لە سودی میانداری بەڕێز سیپان شێروانی ئەندامی پەرلەمانی عێراقمان کردووە. بەڕێز سیپان شێروانی بەخێر بێت. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونت. تاکو ئێستا پرۆژە یاسای بودجە بۆ ڕێکەوتنی لەسەر نەکراوە کە ببرێتە پەرلەمان. بەڵێ ئەو کاتەی ئێوە و بینەرانی بەڕێز باش بێ تەبیعی بودجە دەتوانین بڵێن گەورەترین پرۆژە یاسایە کە لە پەرلەمانەوە دەردەچێت بەپێی قانونی ئیدارەی مالی عێراق کە لە ساڵی 2019 لە پەرلەمانەوە دەرچووە ڕێکارەکانی ئامادەکردن و پەسەندکردن و جێبەجێکردنی بودجەی بە تەواوەتی دەستنیشان کردووە. بەپێی ئەم ڕێکارانە بێ کاتێکی زۆری پێویستە تاکو بودجەیەکی ڕێک و درست پەسەند بکرێتن. ئێمەش دەزانین حکوومەتی پێشووتر حکوومەتێکی تەسریف ئەعمال بوو لە توانایدان نەبوو دەسەڵاح یاخود سەلاحیەتی ئەوەی نەبوو کە موازنە ئامادە بکات بۆیە چاوەڕێ کرا تا حکوومەتی نوێ پێکات لەگەڵ پێکهاتنی حکوومەتی نوێ هەولی داوە وەکو ئەولەویەتی یەکەم پرۆژە کە بنێرێ بۆ پەرلەمان پرۆژەی موازنە عامە بێت کاری لەسەر دەکەن ئەمەش کاتێکی زۆر نییە کە حکوومەت نزیکانە بچێتە پەرلەمان. من لەو بڕوایەدام بەر لە مانگی شوبات بگاتە پەرلەمان و ڕەنگەش کۆتاییەکانی مانگی شوبات یان سەرەتای مانگی ئادار پەسەند بکرێت لە پەرلەمانەوە. ئەمە وەکو تەحلیل نەوەکو معلومات. بەڵێ لە گفتوگۆکانی نێوان هەرێم و ناوەن تا چەند گرنگە کۆبوونەوەکان و سەردانەکان چڕتر بکرێنەوە پێش ناردنی پرۆژە یاسای بودجە بۆ پەرلەمان. خۆی گفتوگو و کۆبوونەوە لە بینی شاندی وەزاری حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا زۆر پێویستە بەڵام لەسەر ئەو مەوزوعانەی کە پێویستە گفتوگویان لەسەر بکرێت تەبیعی گرینگە لەو کاتەی کە پێویستە ئامادە بن. یعنی زۆر چوون مانای ئەوە ناگەینێ کە کار دەستکەوتی باشی دەبێت ئەو کاتێک کە پێویستە شاندەکە ئامادە بێ ئەمە گرنگە لەو کاتەدا ئامادە ببێ. ئەوەی من ئاگادارم لە نزیکەوە شاندی هەرێمی کوردستان هەمیشە ئامادەیە هەر چرکەیەک پێویست کرد بێت لە زووترین کاتدا لە بەغدا ئامادە بوون بۆ گفتوگۆکردن لەسەر مافێکی دەستوری هەرێمی کوردستان چه یاسای نەوتوگاز بێت چه موازنە بێت چه ئەو کێشە هەل پسێردراوانەی نێوان هەردوو تەرەف بن. بەڵێ پشتی هەرێمی کوردستان وەک دەوترێت کە پەرلەمانێن تارێکی پارتیەڵێت لە 14 وەک ڕێکەوتنێکی سەرەتایی ئەمە بچێتە پەرلەمان دەستکاری ناکرێت کەم بکرێتەوە یان هەوڵ نادەن پێشوی بچێتە پەرلەمان بگەێنە لە 17. ئێمە تەبیعی دەمانەوێ هەتا پشکی هەرێمی کوردستان لە حەجمێکی واقعیە بێ هەوڵی جدی بۆ دەدەن. شاندی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جدیە خودی جەنابی سەرۆک وەزیران بەڕێز کاک مەسرۆر سانیە بە سانیە لەسەر هێڵە بۆ گرنگیندان بەو مەوزوعە کە بگەن بە ڕێکەوتنێکی گشتی ببێتە بنەمایەک بۆ ساڵانی داهاتوش کێشە هەلپسێردراوەکان چارەسەر بکرێ. مەوزوعی نسبەی لە سەدی ئەوە دەمێنێتەوە سەر دانووساندنی بینی هەردوو تەرەف هەردوو حکوومەتەکان ڕەنگە ئەو نسبەیە کە بهێتە ڕێکەوتن کە هەردوو تەرەف لەسەری قبول بن 14% بێ. ئەمە لە ئەنجومەنی وەزیرانە کە پەسەند کرا و نێردرا بۆ پەرلەمان ئێمە وەکو نوێنەرانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش پارتی لەگەڵ ئەوەدانین لێ بگەڕین پەرلەمان مزایداتی سیاسی بەسەر موازنەوە بکات. بۆیە هەدەفی ئەساسی ئێمە ئەوەیە کە لە ئەنجومەنی وەزیران پەسەند بکرێت لە تەحالفی ئیدارەی دەوڵەت پەسەند بکرێتن تەواوی لایەنەکانی پێکات بەشدار بوو لە پێکینانی کابینەی نوێ حکوومەتی عێراق کە ئیعاز بە پەرلەمانتارانیان بدەن لە پەرلەمان و وەکو ئەو ڕێکەوتنەی کە کرا لە بینی لایەنە سیاسیەکان و لە بینی هەردوو حکوومەت جێبەجێ بکرێت. ئەگەر بە تەمای ڕەحمەتی پەرلەمان بەجێ بهێڵرێت دڵنیاین لەوەی لەبەر مزایداتی سیاسی بە ئاقارێکی نادیاردا دەبردرێت. واتە پێش پەرلەمان ڕێکەوتنێکی سیاسی گرنگترە دەبێ بکرێت بەبێ ڕێکەوتنی سیاسی هەر ئەستەمە بگاتە پەرلەمان وەکەوەی کە هەموو لایەنەکان لەسەری ڕێک بکەون هەتا لە بینی شیعەکان لە بینی شیعە و سوننەکانیش ئەوانش لە بینی خۆیانە ڕێکەکەون لەسەر موازنە لەسەر پشکی وەزارەتەکان لەسەر محافظەکان لەسەر تەنمیە ئەقالیم. ئەمە بابەتێکی زۆر گرینگە ئەگەر ڕێکەوتنی لایەنەکان لە دەرەوەی پەرلەمانی لەسەر نەبێت بە دڵنیاییەوە بچێت و بە تەمای زۆرینە و کەمینەی پەرلەمانە بەجێ بهێڵرێت کارەسەت لە موازنەدا ڕوودەدا. ململانی لایەنەکانی نێو حکوومەتی عێراق تا چەند کاریگەری هەبووە لەسەر نەگەیشتنی پرۆژە یاسای بودجە لە وادەیەکی نزیکدا بۆ پەرلەمان. من لەو بڕوایەدا نیم کە ململانەکان هۆکاری ئەوە بێت کە بە 100% یان بە بڵێن دەرەجە 1
هۆکاری دواکەوتنی موازنە بێ وەکو شارەزایەکی دارایی و ئابووری من پێم وایە کە هەر خۆی ئامادەکردنی موازنە کاتی دەوێ من ڕەنگە 3-4 مانگ پێشیش مقابلەی تەلەڤیزیۆنی هەتا لە کاناڵی ئەم کاناڵە بەڕێزەش ڕەنگە ئاماژەم پێدا بێ من پێشتریش تەوەقعم کردووە لە ناوەڕاستیان کۆتایی مانگی دووە پەسەند ببێ لە پەرلەمانە یعنی خۆی ئامادەکردنی بودجە کارێکی ئاسانیە بودجە کە سەر و دەوروبەری 100 میلیارد دلارێک بێت و پلانی حکوومەت بۆ 1 ساڵی تەواو دابڕێژرێت هەر کەسێک ئەگەر شارەزای لە موازنە بێ کارێکی ئاسان نییە حکوومەتی سوودانی خودی سوودانی زۆر جددیە لەسەر ئامادەکردنی موازنە و هەروەها دروست ئامادەکردنی موازنە نەک لە کۆڵخۆکردنەوە و پەلەپەلکردن تەنها ئەوەی کە حکوومەت بزابێت کە بڵێن تەنها موازنە هەیە لە دەوڵەتە بۆیە ئەمانەش دەبێتە هۆکار کەمێک تاخیر ببێت ڕەنگە ململانی سیاسیش هەبێت چه لە بینی لایەنەکان چ لە بینی پێکهاتەکان وەکو نەتەوە سەرەکیەکانی عێراق یان لە بینی پێکهاتەیشی عوسونیشە لە ڕەنگە هەبێتن ئەمە ناکرێت زۆر ئاساییە بەڵام خودی موازنە کاتی دەوێت ئامادە دەکرێت کەی سەقامگیریەکە گەڕێتەوە نێو بازاڕی دراوی عراقی و بەم شێوەیە نەبێت کە بەردەوام نیگەرانی و دووتڵێک لە لای خەڵکەیە کە بەهای دیناری عراقی زیاتر دانەبازێت پرسیارێکی زۆر گرنگە ئەوەی کە ئەمڕۆ خەڵک زۆر متابعی دەکا و زۆر چاودێری دەکا بەڕای من زیاتر لە موازنە خەڵک چاودێری لە بەهای دلار دەکا ئەو حاڵەتێک کە ئێستا لە عێراق ڕووداوە حاڵەتێکی ناتەبیعی نییە سروشتیش نییە حاڵەتێکی دەستکردە بە بڕیارێک ئەم حاڵەتە دروست بووە بە یعنی لە ئیڕانی سوودمەندە مەسەلە سوودمەندی و زەرەرمەندی نییە تەبیعی هاوڵاتیانی عێراقی زەرەرمەندن هیچ گومانێکی تێدا نیە تەواوی هاوڵاتیان ئەوەی مەسەلەی سوودمەندی و سوودمەند نییەکە کەس سوودمەند نییە چونکی بانقی مرکزی حەجمی عەرزی دۆلاری کەم کردوتەوە وانەیە کە دۆلار بە نرخێکی بەرزتر بداتە بازار بڵێن وڵا بانکی مرکزی و حکوومەتی ناوەندی سوودمەندن نەخێر ئەم دۆلارە تەنها لە بازارە گرانە لە بانقی مرکزی بە هەمان نرخی پێشوو بەڵام بە حەجمێکی کەمتر دەدرێتە بازار ئەم بڕیارە ئەم حاڵەتێک کە حالیان لە اقتصادی عێراقدا ڕوویداوە وەکو گوتم سروشتی نییە حاڵەتێکە دەستکردە بە پلان کراوە ئامانج ئەوە نییە بەهای دۆلار گیران بکرێت ئامانج ئەوەیە هەندێک کێشە لە مەوزوعی عرضی دۆلارە هەیە کە گەنجینەی وەزارەتی گەنجینەی ئەمریکا لە سەرخەتە دەیانەوێت ئەم بە هەدەردانە یان ئەم تەهریبی دۆلار بۆ وڵاتانی دراوسێ سنوورێکی بۆ شورانی زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم دەگەڕێتەوە بە هاکەی پێشی بۆ 1948 بانقی مرکزی ئەگەر ئەو ڕێکاریانەی کە کردوتە بەردەست دەتوانێت ئەم شەوەش بهێنێتەوە سەر ئاستی خۆی حکوومەتی عێراق دەوڵەتی عێراق هیچ گەمارەیەکی اقتصادی لەسەر نییەوەکەوەی لە ئێران هەیە لە تورکیا هەیە لە سووریا هەیە لە وڵاتانی دیکە هەیە حکوومەتی عێراق هیچ نەقص یان کەمی لە هاتنەوەی دۆلار نییە بە پێچەوانەوە ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو دۆلارێکی زۆر لە عێراقدا هەیە نسبەی عملە سەعبە لە بانقی مرکزی خەریکە 100 میلیارد دلار تێپەڕێنێ واتە بە چرکەیەک بانقی مرکزی دەتوانێت ئەم حالەتە چارەسەر بکە ئەم حالەتە بۆ ئەوەیە کە ڕێگا لە تەهریبی دۆلار بۆ وڵاتانی دراوسێ بگیرێ هەر کاتێک ڕێکاریەکان تەواو بوون لە یەک ڕۆژە دەتوانن چارەسەر بکەن و هەر دۆلارێک کە بازار پێویستی بێت لە دەسەڵاتی بانقی مرکزیدا و دەتوانێت کۆنتڕۆلی بکاتەوە بەڕێز سیپان شێوانی ئەندامی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆ ئامادە بووی سپاس بۆ ئامادەبوون شرۆفەکانتان بەخێرات سپاس بۆ ئێوەش